ئایا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زانیوێتی کە دەبێت پێغەمبەر و خۆی بۆ ئامادە کردووە؟ سبحان الله، ئەگەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆی بۆ ئامادە بکردایە بار بە شێوەیەکی تر ئەشکایەوە، وەزە بە شێوەیەکی ترە گۆڕا، قسە بە شێوەیەکی تر لەسەر شخصیەت و لەسەر گومان ئەکرا لەباری پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. بۆیە ئەسڵەن لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کەس بە تەمای پێغەمبەرایەتی نەبوو. چۆن؟ یعنی یەک کەس لە قەومی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ناو مەککەیە کە ئەهلی کتابی تیانە بۆ بە تەمای پێغەمبەرایەتی نەبوون، نشیان زانیوە پێغەمبەرایەتی چییە و چۆنە و چۆن دەبێوە، یعنی خەڵک شارەزاییەکی نەبوو. تەنها ئەو سێ چوار موحیدی کە لە ناو مەککەیە ژیاون یەکێک لەوانە وەرقەی کوڕی نەوفلە، خەڵکی تر نەیانەزانی چ باس و خواسێک ئەگوزەرێ، چۆن ئینسان چۆنێ بێ بە پێغەمبەر. وەکوی کە لە ناو لادەیەکە کولیە نەبێ، خەڵک نازانێت چۆن تەقدیمی کولیەکات، چۆن تەخەڕوجەکات، چۆن پێشکەشەکات، چۆن بە چ مەرحەلەیە، بە چ قۆناغێک، بە چ داواکاریەک، بە چ ئیستیمارەیەک چۆن ئەچێتە کولی نازانێ. قەومی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەم شتە لاویانە زۆر غەریب بوو. هیچ کەسێک لە ناو عەرەبە نەک لە ناو تەنها مەککەیە بە تەمای پێغەمبەرایەتی نەبوو، چاوەڕێ نەبووە. ئەگەر خەڵکێکی شتێکیان لە دەمی ئەهلی کتابەوە زانی بێ، محاولەکە ڕۆیشتی خۆی جوان کال ناو خەڵکا چاکە بکا، سیلەی ڕەحم بگەێنێ، والحاصل هەندێک ڕەوشتی جوان بنوێنێ، خۆی قۆسکا بۆ ئەوەی کە بێ بە پێغەمبەری ئەو زەمانە. بەڵام خوای گەورە پێغەمبەر ئاوا هەڵنابژێرێ لە ناو جوولەکەیە. ئەمە باو بوو کە پێغەمبەران لەناو بەنی ئیسرائیلا دێ، عەرەب بێبەش بوون لەم حیسەیە، واتە حیسەیان لەناو پێغەمبەرانە نەبووە دوای ئیسماعیل عەلەیه السەلام. بۆیە هیچ بیر و بۆچوونێک نەبوو کە ئەکرێ پێغەمبەرێک لە ناو عەرەبا بێ و لە ناو جوولەکە و لە ناو بەنی ئیسرائیلا نەبێ. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هیچی لەبارەی پێغەمبەران و پەیامەکانی پێشخۆیەوە نەزانی. هیچ کاتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەبینراوە کە پەیامێکی پێشووی ببینیان بیخوێنێتەوە، پێغەمبەرێکی نەخوێنەوار بێئاگا بوو لەم شتانە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە تەمەنێکی مناڵیە خەریکی شوانی بوو، لە تەمەنێکی گەورەترە خەریکی تیجارەت بوو. واتە هیچ کاتێک ئاگای لەم مۆزوعە نەبووە کە دنیا بەرەو چوو ئەڕوا و بەرەو چییە گوزەرێ. ئەگەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەمانەی بزانیایە، خۆی بۆ ئامادە کرد، خۆی بۆ حازر کرد، هاتە ناو خەڵکەوە. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕۆژە لە ڕۆژانیش چاوی بە کەسێکی ئەهلی کتاب نەکەوتووە غەیری ئەوەی لە مناڵیە چای بە بەحیرا کەوێت و هیچی تر، ئەویش هەندێک نەسیحەتی مامێکات و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەگەڕێتەوە یاخود نا. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەموو ئەوانەی کە پاڵپشتی بوون، ئەوانەی کە نزیکی بوون، هەموو ئەوانەی کە ئەکرا فێری ئەمریکن، لە تەمەنێکی زۆر مناڵی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وفاتیان کرد، لە باوکی، لە دایکی، لە باپیری. کە هاتی شەلای مامی ئەبوو تاڵیبی، مامی ئەبوو تاڵیب بەس فریای چنەکڕی دنیا ئەکەوت کە مناڵەکانی بەخێو بکە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەر چوو زوو چووە ژێرباری ئیش و کار و کاسبی و پارەپەیاکردنەوە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەگە سەیری ژیانیکەی هەمووی کولەمەرگی بووە، هەمووی ناڕەحەتی بووە، هەمووی شوانی بووە، بۆ ئەوەی کە خوای گەورە لەگەڵ ئەم ناڕەحەتیانەیە ڕای بێنێ مەسئولیاتێک و ئەرکێکی گەورەتر و قورستری با بەسەرا لە مستەقبەلێکی نزیکا یاخود دوورە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هیچ ئاگایەکی لەم مۆزوعانە نەبوو، تەواو بێئاگا بوو لە پەیامی پێغەمبەرایەتی. واتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەخشەی بۆ ئەم مۆزوعە دانەناوە. بۆیە خوای گەورە فەرمێ وما كنت تتلو من قبله من كتاب ولا تخطه بيمينك إذا لارتاب المبطلون. أي محمد تۆ پێش ئەمە هیچ کاتێک بیری لەوە نەکردوێتەوە کە پەیامە بۆ بێ و هیچ شتێکە بەدەستی خۆت نەنووسیوە تا بڵێن خوێنەوارە و شارەزایی هەبووە. بۆیە خوای گەورە ئایەتێکی ترا فەرمێ وەکەذالک ئەوحەینا ئیلەیکە ڕوحا من ئەمرینا. ئێمە ڕۆحێکی زیندووکەرەوەمان بۆ ناردووی ئەی محەممەد ما كنت تدري ما الكتاب ولا الإيمان. نەتەزانی کتێب و ئیمان چییە، نەتەزانینە ئیمان چییە بۆ تەفسیلە، و نەتەزانی کتێب و پەیام و بەرنامەکانی تر چی و چۆنن.